بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئومێد دەکەین تەندروست باش و ئارام و ئاسوودە بن. سواز بەخوام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە لە خزمەتان هابین بۆ پێشەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژ. ئومێد دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان. سواس ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان. سەوری یەکەمی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر پاشی و خراپیەکانی بازاڕی ئۆنلاین، ئەوەی کە لێ ئێستادا بە شێوازێکی زۆر بەرچاو باوە لە ناو هاوڵاتیاندا لە ڕێگەی ئۆنلاینەوە بازاڕ دەکەن. لەم ڕۆ قسە لەسەر زۆر بابەتی بازاڕی ئۆنلاین دەکەن لە زۆر ڕۆ، بەڵام ئەم تەوەرەمان لە هەولێر هاوکارمان ئەمیرانە میر پێشکەشمان دەکات کە میوانێکی تایبەت و پسپۆڕ و شارەزای لەسەرم بارەوە لەگەڵ دەبێت. واروها تەوەری دووەمی پەیامی ڕۆژێم ڕۆمان لە دووەکەوە میوانێکمان دەبێت قسە لەسەر دڵسۆزی بۆ دەوروبەرەکە دەکەین، بزانین چۆن دەبینە کەسێکی دڵسۆز و خەمخۆر بۆ دەوروبەرەکەمان لە ژینگەی لە شوێنی کاردا، لە ماڵەوە لەگەڵ هاوڕێکانمان چۆن دەبێت کەسێکی دڵسۆز بین یاخود دڵسۆزی چیمان پێ دەبەخشێت، کەمە دوو تەوەری سەرەکی پەیامی ڕۆژە. بەڵێ ئازان هەوڵیشە دەین لە ڕێگەی تۆڕی پەیامێرانمانەوە لە شار و شارەشەکان بتوانین کۆمەڵێک زانیاری ڕۆژتان بۆ بگوازینەوە، دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا بۆ شار و شارەشەکانی هەرێمی کوردستان.
ئەمڕۆ بە شێوەیەکی بەرچاو زۆرێک لە هاوڵاتیان لە ڕێگەی ئۆنلاینەوە بازاڕ و پێداویستیەکانی خۆیان دابین دەکەن. لەسەرم تەوەرە کە بزانین چۆن ئێمە دەبێت سوود لە بازاڕی ئۆنلاین وەرگین لە هەولێرەوە چاوەڕێکمان دەبێت کەویش هاوکارمان ئەمران ئەمیر پێشکەشمان دەکات و پسپۆڕێک لەم بارەیەوە میوانی دەبێت. دەچینە هەولێر. ئەمران سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش، فەرموو تەوەری یەکەممان لەسەرم بابەتە پێشکەش بکە. بەڵێ کاک جەلال سلااو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی کرد لە بابەتێکی نوێ بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئێستا دەبینین زۆرێک لە پەیج و لە سۆشیال میدیای کوردیش زۆرێک لە بازار دەگوزارێویش بازاڕی ئۆنلاینە کاڵەکانمان بە بەردەوامی بەرچاوەکەوێ. ئەمڕۆ قسە لەسەرم بازاڕاکەین بزانین تا چەند جێگای متمانەیە وهی ئەوەیە کە هاوڵاتی کوردی و تاکی کورد پشت بەم بازاڕە بەستێەوە و کاڵایانە چین کە پێویستە لەم بازاڕەیە بکرێ و بزانین ئەم بازاڕە چۆن دەستی پێکردووە و لە جیهاندا ئەم بازاڕە چۆن پێشوازی لێکرێ و چی بکە چۆن بۆتە بیکەین بە دەرفەتی کار بۆ کۆمەڵی گەنج کە ئێستاکە بێکار و بێئیش. لەگەڵ مامۆستا زانیار جەبار ڕاوێژکاری پەرپێدانی کار مامۆستا زۆر سپاسەکەم کە لەگەڵ میەمڕۆ خۆشحاڵم. سەلامت بێخۆ. مامۆستا بازاڕی ئۆنلاین دەبینین ئێستا زۆر بە بەرچاومانەکەوێ. ئەگەر پێناسەیەک یان کورتکراوەیەکی بازاڕی ئۆنلاینمان پێ بڵێ یان بزنسی ئۆنلاین چییە؟ بنای خۆی گەورە و میهرەبان سەبارەت با بڵێن بە بازاڕیکردن بە شێوەی ئۆنلاین یان ئۆنلاین شۆپینگ جۆرێکە لە جۆرەکانی با بڵێن بازرگانکردن بە شێوەی ئەلکترۆنی واتە ئی-کۆمێرس کە ڕێگە دەدات با بڵێن بە کڕیارەکان لە ڕێگای ئینتەرنێتەوە بتوانن ڕاستەخۆ بگەن بەو کاڵای خەزمزگارانکەوە با بڵێن هەن و فرۆشیارەکان بتوان لە ڕێگای ئینتەرنێتەوە بیفرۆشن. جا چ بە بەکارهێنانی براوسەر بێت واتە وێبسایت و پیج چ لە ڕێگای با بڵێن ئەپلیکیشنەوە بێت. واتە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەشێکەوە بێگومان هەر کار و چالاکیەکی کە با بڵێن کڕون فرۆشتن لە ڕێگای ئۆنلاین یان لە ڕێگای ئینتەرنێتەوە کە دەکرێت ئەوە لە زمانی بازاری ئۆنلاینە. بازاڕی ئۆنلاین تەنها لە هەرێمی کوردستان نوێیە یان لە جیهانی ژەم بازارێکی نوێیە؟ ئۆکێ لە کوردستان بێگومان نوێیە و هەنگاوەکان لە سەرەتادان بەڵام ئەمە لە وڵاتانی تر وڵاتانی با بڵێن ئەوروپی و ئەمریکا دەمێکە و هەنگاوی زۆر گرنگی ناو و بە شێوازێکی زۆر ئاسایی با بڵێن زۆر احتمادی لەسەر دەکرێت و داتاکان پێمان دەڵێن لە 2019 نزیکەی 180 ترانزاکشن تا مامەڵەکان لە ڕێگای ئۆنلاینەوە بووە و ئەو کات پێشبینی دەکرا کە لە 2023 بگات بە 122 بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی ئەم پابلێن پەتایی کە ڕوویدا هەم بووە تەحەدیەک بۆ با بڵێن ئابووری جیهان بەڵام لە هەمان کاتشدا بۆ دەرفەتێک بۆ زۆرێک لە کۆمپانیەکان کەوە چۆن بتوان زیاتر پەرە بە لایانی ئۆنلاین بدەن و بتوان زیاتر ڕەبت بن لەگەڵ با بڵێن کڕیارەکانیان و گەشەسەندنی زیاتر بخوانەوە. واتە دەڵێن کۆڕۆنا کۆمەڵێ سوودیە بۆ سوودی بۆ بازاڕی ئۆنلاین هەبوو بە شێوەیەکی کردداری بە داتاکانەوەمان پێ دەڵێ کە خزمەتی بە بازاڕی ئۆنلاین کردبێت. وەکو سوود من دەتوانین بڵێن کاریگەری هەبوو کاریگەری بۆ یەکێک لە پێویستیەکان کەوا کەسانێک با بڵێن بتوان لە ڕێگای ئۆنلاینەوە داوای کاڵە و خزمەتگارەکان بکەن و ئەمە وای کرد کۆمپانیەکان هەوڵدەن خێراتر ئەم جۆرە خزمەتگوزارانە بەردەست بکەن لە بوارە جیاوازەکان لە پیشەسازی جیاوازەکان کە چۆن بتوانن با بڵێن ئەو تەحەدیانەی بەهۆی مانەوە لە ماڵەکان و کەرنتینەوەوانە بتوانن چارەسەری بکەن لە ڕێگای با بڵێن سۆشەل میدیا و هەروە وێبسایت و لە ڕێگای ئەو دامەزراوە ئەو پەیجانێکەوە بە شێوەی ئۆنلاین کار دەکەن. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە سوود لەم بابەتێ بینراوە لە سۆشیال میدیایە کە دەبینین ئێستا کە بە شێوەیەکی بەرفراوان پیج و ئەکاونتی تایبەت بە بازاڕ ئۆنلاین دانراوە. بێگومان هەرێمی کوردستانش بەدەر نییە لەو بابەتە لە دوای ئەم گۆڕانکارەی کە ڕوویدا زۆرێک لە دامەزراوە با بڵێنەوەی کە پێشتر هەر وەکو مەوجود بە شێوەی فیزیکی وەکو دوکانەکان شوێنەکان مارکێتەکان هەوڵیاندا زیاتر گرنگی بەوە بدەن کە چۆن بتوانن لە ڕێگای دیلیڤەریەوە کاڵا و خزمەتگوزارەکانیان بگەێنن بە کڕیارەکانیان بەشێکیان پێشتر بەکاریان نەدێنە بەڵام وای لێ هات بەکارێنە حتا لە هەندێک زۆر پیشەسازی وەکو با بڵێن جلوبەرگ کوشتی ترکەوە کەم بوو زۆر بەدەگمەن کە دەبینە بە ماخیرە زۆر زیادی کرد. باشە ئێستا بە پرسیارەکەم کورتکەمەوە بازاڕی ئۆنلاین بەڕای جەنابەت بازاڕێکی پەسەندە بۆ پشت پێبەستن وەکو بازارێکی ئاسایی پشت کڕی؟ سپاس بۆ پرسیارە طبعا ئێمە ناتوانین پرسیارە بە بەڵێیان بەنەخێر جواب بدەینەوە. بێگومان بازاری ئۆنلاین لە گەشەسەندنێکی زۆر خێرادایە و لە جیهاندا سەرکەوتنی گرنگ و بەرچاوی بەدەستهێناوە
و کۆمەڵێک لە کۆمپانیا گەورە و زەبەلاحەکانی جیهان سەرکەوتنەکانیان لەو بوارە بووە وەکو بۆ نمونە دەبینین ئەمازۆن یەکێکە لە با بڵێن کۆمپانیا پێشنگەکانی جیهان و با بڵێن لە بواری ئۆنلاین کار دەکات هەمانە بۆ نمونە ئیبەی هەمانە بە هەمان شێوە ئەلیبابا کە یەکەم کۆمپانیا لە وڵاتی چاینە لە بواری ئۆنلاین کەواتە ئەم بوارە بوارێکی زۆر گرنگە و جیهان زیاتر بەو ئاراستەیە هەنگاو دەنێت سەبارەت بە با بڵێن بوونی کێشە یان پەسەندبوونی یان پەسەند نەبوونی ئەم بوارە بێگومان ئەم بوارە بەدەر نییە لە کێشە و تەحەدی بۆیەش ئەمە دەتوانین بڵێن بۆ هەندێک زۆر بوار لەوانەیە پێویست کات و کەسانی کە سوود لە بازاری ئۆنلاین وەردەگرن وریایانە هەڵسکەوت بکەن و متمانە بە هەموو کۆمپانیایەکە هەموو دامەزراوەکە هەموو پێگەیەکی ئەلکترۆنی نەکەن بەڵکو دڵنیا بنەوە لە تەندروستی و دروستی بابەتەکە ئەو کات بڕیار لەسەر بدەن واتە دەتوانین بڵێن ئەو جۆر ئەکاونتیان ئەو جۆرە ئیشەکە پێمانەڵەیان خۆم کڕینەیە پەسەندە یان پەسەند نییە واتە کاڵاکە دەور دەبینێ بێگومان جۆری کاڵاکەش دەور دەبینێت کۆمەڵێک کاڵا هەن با بڵێن براندن ناسراون لەوانەیە کەمتر کێشێت تێدا بێ بەڵام هەند لەگەڵ ئەوەشتا مەترسیەکە ئەوی من هەست پێ دەکەم زیاتر لە وارانەیە کە کۆنتترۆلکردنی ئەو بوارە تۆزە قورسە زۆر جار کۆمەڵک کاڵا خاستەوە کە پەیوەندیان بە تەندروستی مرۆڤ هەیە زۆر جار بەڕێگای ئۆنلاین ساغ دەکرێنەوە بەبێ ئەوەی ئەوە بزنسێکی حەقیقی هەبێت و لەوانەیە زۆر جار کاڵاکانیش جێگای متمانە نەبن بگرێت لەوانە زۆر زیانی تەندروستیشان هەبێت یان مەترسیش دروستکەن بۆ کەسانی کە بەکاری دێنن لە ڕێگای با بڵێن هاندان لە سوۆشەل میدیا یان با بڵێن کۆمەڵک بەکارهێنان کۆمەڵ دەستەواژە سەرنجڕاکێش وا بکات کڕیارەکان بیر لە با بڵێن مزداقیەت یان ئەساسی بەرهەمەکە نەکەنەوە بەڵکو بێن پێداویستێکی خۆیان پێ حەلکەن بەڵام لەوانە تووشی کێشیان بکات باش مامۆستاواتە دەکرێت بڵێن بابەتی تەندروستیەکان دەبێت لە بازاڕی ئۆنلاینە تۆزێک خۆمانی لێ پارێزی من پاڵ پشتیەوەکەم کە زۆر بە وریاییەوە هەڵسکەوتی لەگەڵ بکرێت ینی خاستن ئەوەی کە پەیوەندی بە تەندروستی و بێگومان کەسانی پسپۆر لە بوارەمە پێویستە با بڵێن پاڵپشتی بکەن یەکلاکرابێتەوە اینجا تۆ بتوانانی بەکاربێن خاستنەوەی کە پەیوەندی با بڵێن بە با بڵێن وەکو تەندروستی ڕاستەخۆ پێوەیە وەکو دەرمانانێ بەکارێنێت وەکو عشاب وەکو شتێکە ڕاستەخۆ پەیوەندی بە تەندروستی مرۆڤەوەی بەڵێ بێگومانە بێ زۆر زۆر ورتر و دقیقتر تعاملی لەگەڵ بکەن باشە بێگومان هەر کێسێکمان سوۆسیال میدیامان هەبێ ئێستا بینیم بەردەوام ڕیکلامەکان دێ ئەو ڕیکلامانەی بەرچاوی جەنابی شکەوتووە تا چەند ئەمە هەمانە و بڕاندەیان هەمان ئەو کارێکە لە دەروی وڵاتیش هەیە و بازاڕەکە هەمان شێوەی بازاڕی دەرەوەی وڵاتە و بازار ئۆنلاینی کە لێرە بەڕەوە دەچین حەزەکەم زیاتر لە هەرێمی کوردستان بکەینەوە بەش سپاس بۆ پرسیارەت بێگومان جیاوازیکردن لە نێوان بازار ئۆنلاین لە هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوە زۆر قورسە زۆر جیاوازە جیاوازەکانی ئەمە زۆر نوێی لەو مەجالە و لێرە ڕێخستنێکی ئەوتوی پێوە دیار نییە و هەروەها تێگەیشتنێک و هۆشارێکی ئەو تۆشمان نییە لەو مەجالە بەڕاستی لە هەمان کاتە ژێرخانی با بڵێن ئەو بوارەش هەر لاوازە لە ڕووی با بڵێن گەیاندن لە ڕووی با بڵێن وردی و دقیقی لە با بڵێن خستنە ڕووی کاڵەکان تا چەند دقیقە و هەروە خاڵێکی تر کە ئێمە لە کوردستان بەدی ناکەن بەڵام لە وڵاتان هەیە ڕیتینگ یعنی ئەوەی کە تۆ لەگەڵ کۆمپانیایەکە شتێکت بۆ دێنە دواتر تۆ تەقیمی ئەەکەیت بۆن ماڵێ ئەم کۆمپانیا 5 ئەستێری پێدێت کاڵێ ئەو شتێک پێم گەیشتو هەمان ئەو شتێ بەڵام لە کوردستان نەخێر ینی ئەو شتانە لەو ئاستەنیە بۆیە بەراوردکردنەکە کارێکی ئاسان نییە ئێمە زۆر نوێن لەو مەجالە و لە پرۆسەیەکی گۆڕانکاری خێراین باشە مامۆستا ئێستا لەوەیە بەشێکی زۆریوانەیە کە بینەریشمان مەگەر جارێک لە جاران کاریان بە بازار ئۆنلاین کرد بێ ئەو کێشیان هەبووە زۆر جار ئەو شتێک کە داوا دەکەی ئەوە نییە کە دەگا بەدەست تەنها لە هەرێمی کوردستان ئەمە هەیە یان لە جیهانیش زۆر جارم تووشێم حاڵەتە بین ینی شتێکمان داوا کردووە لەسەر کوالێتێک کە بەدەستمان دەگا ئەوە نییە کە ڕیکلامی بۆ کرابوو یەکێک لە تەحەدیەکانی بازار ئۆنلاین ئەوەیە کە تۆ ناتوانانی ینی یکان تەچت تۆ ناتوانانی دەست لەو بەرهەمە بدەیتکەوە بەدەستێن ئەمە بۆ هەموو جیهان دروستە بەڵام کاتێک کە کۆمەڵ کۆمپانیای ڕێلابل متمانە پێکراو کار دەکەن و ترسیان هەیە لەوەی خۆیان خواستە ڕیکۆردیان خراپ بێت بێگومان مۆزوعی گەڕانەوەیان هەل کردووە مۆزوعی کە تۆ بتوانانی تەقیمیان بکەی ئەمانەوە ئەکات کە کەمتر و حاڵەتان ڕوو بدات بەڵام لە شوێنێک گەر ڕقابە نەبیان کۆنتترۆلکردنیان چاودێریکرد نەبێت ئەم شتانە دووبارە دەبنەوە بەڵام لە بیرمان نەچێت لە کوردستانیش کۆمەڵێک دامەزراوە هەن یان کۆمەڵێک براند و کۆمپانیا هەن کە بە شازێکی باش هەنگاویان ناوە لەو بوارە و بە شازێکی دقیق تەرکیز لەسەر بابەتە ئەکەن و ئەوەی من بینی و ئەزمنم کردووە حاڵەتە بۆ کێشە ڕوودا و حالیان کردو زۆر بە باشی و ینی بەرەو پێشچوون هەیە بەدی ئەکرێت لەگەڵەوەی
با بڵێن ماوەساڕوونی ئەچمە لای سەر گرفتەکانی بازار ئۆنلاین لە هەرێمی کوردستان بەس حەزەکەم بە هەر لەسەر ئەم تەوەرەیە ئامۆژگاری جەنا بچێ بۆ کەسانەی کە دەیانەوێت کاڵە لە بازاڕی ئۆنلاین بکڕن پێویستە چی بکەن ینی چۆن بزانن بۆی کە ئەو بابەتەیە فعلەن بابەتی ئەو بابەتەیە کە ڕکلاین بۆ کراوەیان ئامۆژگاری چیە بۆ بەکارهێنانی بازاڕی ئۆنلاین سەرەتا بۆ کڕیار دواتر حەزەکەم بچیان سەر فرۆشی یاریش زۆر باشە تایبەت بە کڕیارەکان بێگومان زۆر گرینگە بەر لەوەی تۆ بڕیاری با بڵێن کڕینی هەر شتێک بدەیت دڵنیا بیتەوە لە ڕاست و دروستی ئەو بابەتە زۆر جار ئەمە ئاسان نییە ینی خاستن کاتێک کە تۆ نەتوانی بەرهەمەکە ببینیان دەستی لێ بدەیت بەڵام لە کوردستانە شتێکی ترمان هەیە وەکو تەحەدی وای کردووە کە سیستەمی پەیمنت واتە پێدانی پارە با بڵێن ناتوانین بە ئۆنلاین بدرێت زۆر جار لە کاتی گەیاندنی کاڵەکان پارەکە دەدرێت ئەمەش لەوانێت جاریوە وای کرد بێت بەشێک لەو کێشانە چارسەر بکە و کەستم شاکارەگەرەوە بابەتە هەونە بێت لەوانەیە بیگەڕێنێتیان بڵێ ئەو شتەنیانی هەرچەند ئەمەش جاریوە کێشە بۆ کۆمپانیەکانش دروستەکات چونکە ئەو کەسێک کە بەرهەمەکەی نردووە لەوانەیە دروستیش نردبێتی اینجا ئەو ڕێی خۆی گۆڕبیانی ئەمانە هەمووی ئالۆزی و قەڵەباڵغین بەڵام ڕاستە خۆ سەبارەت بەوەی کە کەسێک بوێ لە ئۆنلاین شت بکرێ زۆر گرینگە دڵنیا بێتە لەوەیکەوە ئەو پێگەیە دروستە و با بڵێن کەسانی ترشتیان لێکڕیوە و با بڵێن ئەگەر تاکید کاتۆ لە ڕێی فیزیکی ئایا بوونی هەیە ستۆری هەیە با بڵێن ئەمە مەوجودە یاخودەوە شتێکەکەوە وانە هەن زیاتر بۆم بەسی با بڵێن فیکە مامۆستا لە بازار ئۆنلاین ڕەفزکردنەوەی کاڵاکە شتێکی یاساییە لە ڕووی بزنسەوە لە ڕووی کارەوە یعنی ئەم کەسە کە شتەکەی پێ بگات ئەمە نەبێت و دەویست ڕەفزی کاتەوە یەکێک لە جیاوازەکانی نێوان با بڵێن بازاڕیکردن بە شێوەی ئۆنلاین و هەروە بە شێوەی فیزیکی قورسی بابەتی گەڕانەوەیە کاتێک کە تۆ لە دوکانێک لە شوێنێک لە مارکێتێک شتێک دەکڕی گەڕانەوەکەی زۆر ئاسانترە وەک لەوەی کەوە کە پرۆسەکەی زۆر کورتترە وەک لەوەی کەوە لە بازار ئۆنلاین بەڵام ئەمە لە وڵاتانی تر با بڵێن زۆر بە ئاسانی هەل کرا وەکەوەی کە تۆ کاڵاکەت بەدڵ نەبێت توانین بیگەڕێنیتەوە و لە بەرامبەردا ئەو پارەیە چێتۆ سەر ئەو کارتێک کە تۆ با بڵێن پارەکەت پێ دەفعکردن پێداوە بەڵام لە کوردستانە پرۆسەکە لەوەش دیسانەوە وازح نییە ینی ناتوانانی چۆن بیکەیت پارێزراو نیە نەکڕیار نەفرۆشیار پارێزراو نین لەم پرۆسەیە بەڵام لە کۆتایەکی کڕیار دەتوانێت کاڵاکەی بەدڵ نەبێ بیگەڕێنەوە ئێستا لە هەرێمی کوردستان و بزنسانی کە تۆ دەیبینی خەڵک دەیکا ئەوەش ئەگۆڕێت بە بزنس تا بزنس ئەوی من ئەزمونم کردووە بەڵێ هەندێک لە کۆمپانەکان گوتم سەرکەوتنیان بەدەستێنەوە و هەنگاوی باشیان بڕیوە جارووا بۆ شتێکیان نردووە لە ناو کۆمەڵێک ئایتم هەڵەیەک هەبووە لە ئایتمەکان دواتر کە ئاگادار کراونە تۆم ئایتمە بە هەڵە هاتۆ ئایتمە نییە ئەو ئێم ئەمانوێت ریسپۆندیان زۆر ئەرێنی بۆ هاتوونە ئەو ئایتمان وەرگرتۆتەوە لە هەمان کات لەگەڵ خۆیان ئایتمەکە تیریان هێناوە ئەوە ڕوویدا و لێرەش ینی لە هەمان کاتا دەکرێت حاڵەتی تریشمان هەیە کەوا کۆمپانیەکە بە هیچ گرنگی پێ نەداوە وەڵامی نەداوەتەوە مامۆستا بەشێکیان ئەوەی کە من معلوماتم لەسەر کۆ کردوێتەوە بەشێکیان ئەگەر بێت و کاڵاکەت بەدڵ نەبێ بۆ تێ تەنها کری گیانەکە بدەیت واتا دەتوانی کاڵاکە بگەڕێنیتەوە ئەوە دەوەستێتە سەر ئەو تەفاسیلی کە هەر بزنسێکیان هەر پێگەیەکیان هەر کۆمپانیەکەوە وردەکارێکەی کە دادن گەیاندن بە خۆڕاییە ئاگاندن بە چمە بلەغێکە بۆ ناو شار چۆنە بۆ شارەکانی تر چۆنە و تا چەند گەرنتیە تۆ شتا ئەگە بەدڵ نەبێتوانین بیگەڕێنیتەوە چەندێک لەو ئەستۆگریت ئەمانە هەموو ئەگۆڕێت یان لە کۆمپانیایەک لە دامەزراوێک بۆ دامەزراوێک مامۆستا باسێکی گرفتەکان بکەین گرفتەکانیان بازاڕێت چییە لە هەرێمی کوردستان ئایا نەبوونی یاسایەکی تایبەت یان نەبوونی کۆمپانیای مختص بەم بابەتەیە گرفتن لە بەردەمان بازاڕەیە کە بازاڕەکە بشێوێنن و لە کۆتایەکی متمانی خەڵک لەدەست بدات یەکێک لە گرفتە سەرەکیەکان بە بۆ چوونی من لە بازارە ئۆنلاین ئێمە نوێین بۆ ئەو بوارە نەبوونی تێگەشتێکی دروستتر لەلایەن باڵن خەڵکیەوە چ لەلایەن کۆمپانیەکان جاری وای کرد زۆرجا کێشیان چاڵنج دروست بێت دووەم کێشەوەی من با بڵێن هەستی پێکەم ئەوەیە کە پرۆسەی گەیاندن تا ئێستا با بڵێن ئەم خاصن ساڵی ڕابردووکەم گۆڕانکاران خێرا ڕوویدا پێویستی بە بواری لۆجستی زۆر هەبوو بە ڕێخستنێکی تەواو هەبوو تۆ کاڵێک داواکەی لە شاری سلێمانی بۆ هەولێر لەوانەیە چەند ڕۆژێک پێ بچیان لە دوهۆک لە هەولێر بۆ سلێمانی بۆیە مۆزوعی گەیاندن ئێستا ئەوەی ئێمەش هەستی پێ دەکەین کۆمەڵی کۆمپانیا و هاتوونەتە پێشەوە ئیش لە بوارە دەکەن ئەمەش جێ دڵخۆشیە کە ببێتەوەی کەوا تۆ بتوانین بزانین بە دەقیقی لە پرۆسەکە لە چەند ڕۆژی پێچێت بە ساعتێک بە کاتێک ئەگاتە پێت ئەمە شتێکی زۆر گرنگەوەیکی لە تەحەدیەکان تەحەدی تریشان لە ئەگەر حەزکەت حەزەکەم سمە سەر بابەتێکی گرنگ چونکە کاتەکەم تۆزەکەم و حەزەکەم زۆرترین زانیاری وەرگرم
دەبینین حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی ئۆنلاین بازار ئۆنلاین تەنها بۆ کەسانەیە کە هیچ شوێنێکیان نییە یان بۆ کەسانەیە کە بۆ نمونە خۆیان خاوەنی بزنسن و گەورن و چەندین لە قیشانیانەوەجتان سوود لە بازاڕی ئۆنلاین ببینن؟ وەڵامەکەم پرسیارە بە وتەیەکی بەڕێز بیلگیتس دەمەوە باز دەکات دەڵێ هەر بزنسێک هەر پرۆژێک نەچێت بەرە ئۆنلاین لە داهاتوو دەبێت لە بازاری کات بچێتە دەرەوە کەواتە نەخێر بۆ ئەوە نییە کە ستۆری نەبێت شوێنی نەبێنجا بە ئۆنلاین ڕاستە کولفێکم ترێگە شوێن بەڵام بە پێچوانەوە ئەم خزمەت گوزاری کە بەردەست بێت بە شوەیەکی ئۆنلاین تۆ بتوان کاڵەکان ببینیت و اینجا بیکریت و اینجا پێت بگات بۆ کۆمپانیەکانی مەوجود یان کۆمپانی کە هەن زۆر گرنگە و زۆر پێویستە و یەکێکە لە خاڵەکانی کەوا پێ دەوتێت کۆمپیتیتیڤ ئەدڤانتێج بەرامبەر و کۆمپانیای کە نەتوانێت ئەو خزمەت گوزاری پێشکەشکە و ئێمە هەمومان دەزانین وەکو لە سەرتاش باسم کرد ئەم بازارە بەرە و هەڵکشاندایە و بە شێوازێکی زۆر خێرا خەڵکانێکی زۆر دێنە ناوی و داواکاری لەسەر شتی ئۆنلاین زۆر لە زیادیە. باشە کێنەوانی سوودمەند دەبن لەم بازاڕەیەگەت بێت و بە شێوازێکی تەندروست بەکاربێنرێ بازاڕی ئۆنلاین. ئۆکێ ئەگەر لێرە بە داتا هەوڵدەم وەڵامت دەمەوە لە بابلن فترێکی زەمەنی دیاریکرا و داتایەکی بابلن ئەمریکام وەرگرتووەوە کە باز دەکات لە 8 جۆر پیشەسازی جیاواز تەنها لە یەکێکیان بابلن پیاوان زیاتر لە خانمان بابلن کڕیاری کاڵاکان کەوەش لە بواری تەکنەلۆجی و مۆبایل و ئەلکترۆنیاتە لە بواری خواردنەوە و خواردن ئافرەتان و پیاوان هاوشێن بەڵام لە بوارەکانی تر جلوبەرگ جوانکاری ناوماڵ پێداویستی مناڵان و یاری گۆڵ دیاری هەموو ئەو بوارانە خانمان بە ڕێژەیەکی زۆر حتا کتێب و سیدی و ئەمانش کە کڕیت بە ڕێژەی جیاواز خانمان زۆر لە پێشەوەی پیاوانن لە بازاریکردن بە شێوەی ئۆنلاین. واتە خانمان سوودمەندێکی باشن لەم بازاڕەیە. بەڵێ بە شێوەیەکی گشتی لە زۆربەی بوارەکان بەڵێ خانمان زیاتر چالاکن لە بازاری ئۆنلاین و ئەمەش طبعا لە پیشەسازیەکان بە ڕێژەی جیاواز بۆن لە جلوبەرگ جیاوازەکە زۆرە لە جوانکاری جیاوازەکە زۆر لە بینی پیاوان ئافرەن بەڵام لە بواری کڕینی کتێب و سیدی و ئەو شتانە جیاوازێکی زۆر کەم هەیە کە هێشتا خانمان لە پێش پیاوانەوە. چینێکی بەشخورا و لە هەرێمی کوردستان چینێکی قوربەسەر چینی گەنجانە گەنجان چۆن دەتوان سوودمەند بن لە بازاری ئۆنلاینە مامۆستا؟ ئۆکێ سەرەتا من سەراحەتەن پێم خۆش نییە با بڵێن گەنجان بە شوەیەک بناسەینکەوە زوڵم لێکرا وستم لێکرا وای لێ بێت ئەوەندی تر لە خۆی دابمێنێت من پێم وایە تحەدیمان زۆرە گەنجەکانمان بەڕاستی ئەرچیان قورسە ئاسان نییە بەڵام لە هەمان کاتە ئەوم پێتاوە کە هەر گەنجێک مەفروزە بەرپرسیارەتی ژیانی خۆی بگرێت ئەستۆ من باوەڕم وایە ژینگەی زۆر کاریگەری هەیە بەڵام ئەمە بێت چارەسەر بۆ کێشەکانمان بدۆزینەوە. ئەگەر بیر لەوە بکەنەوە دەرچوانی زانکۆکانمان دەکرێنە سێ جۆرێکیان بەشێکیان کە بەشێکی کەمینەن زۆر ئەوانن کەوا دوای دەرچوونیان لە زانکۆ فترێکی کەم کار دەکەن لە کۆمپانیەکان دواتر هەڵدەستن سەرکەوت بزنسی خۆیان دروست دەکەن و بەشێک لە گەنجانمان لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک لە کەرکووک زۆر سەرکەوتوو بن و توانیویانە بزنسی خۆیان دروستکەن و لە هەمان کاتە نەک هەلیکار بۆ خۆیان بۆ کۆمەڵ خەڵکی تریش بڕەخسێنن بەڵام ئەمانە کەمینەیەکی کەمن. بەشێکی تر لە دەرچوانی زانکۆ ئەوانن کەوا کە زانکۆ تاو دەکەن بە ماوەیەکی کورد دەرفەتی هەلیکاریان بۆ دەرخسە بەهۆی ئەوەی کە کۆمەڵک توانە و لێهاتوویان هەیە کۆمەڵک زمان دەزانن ئەوە دەکات بتوانن بە ئاسانی دەرفەتی کاریان بۆ دەستکە بۆ ماوەی 5 بۆ 2 ساڵ بەردەوام لە چەند کۆمپانیەک دەتوان کار بکەن بەڵام ئەوەی ڕەبتی بە پرسیارکردنەوەی زۆری ئەو گەنجانەی تر ئەوانن کەوا دەرفەتی کاریشان بۆ ناڕەخسە ناتوان بزنس دروستکەن ئەمانن کەوا زیاتر پێویستەکە بە دوای کەلێنێک کا بگەڕن چۆن بتوانن دەست پێ بکەن. باشە بزنسی ئۆنلاین پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە وەکو بەشێک لە بزنسەکانی تر؟ بەڵێ ئەمە یەکێکە لە ئیجابیاتەکانی بزنسی ئۆنلاین کە پێویستی بە سەرمایەکی زۆر کەمترە وەک لە دامەزراندنی بزنسێک بە شێوەیەکی فیزیکی کۆگا دابنێت پێشەنگا دابنێت دوکان دابنێت مارکێت اونجا کۆمەڵێک کاڵا خەزمکەی کۆمەڵێکی زۆر تەبێنە بەڵام کاتێک کە بەشێ ئۆنلاین داوانێ پێویست کات شوێنێکی ستۆرێک تەبێت بەڵام لە ئۆنلاین کە فعالبیت گەاندنی سیستەمێکی گەاندنی باش تەبێت بێگومان تێچوونی دەکرێت کەمتر بێت. باش ئەگەر پێم بڵێ بزنسێک لە ئۆنلاینەوە دەست پێ بکات و دواتر گەورە بێت و ستۆریەکانی خۆی زیاد کات و لە خۆ شوێنەکانی خۆی زیاتر بکە ئەگەری سەرکەوتنی زیاترە لە بزنسێکی ئاسایی؟ پێم وایە ئەم جیاوازیکردنە لەوانەیە ئاسان نەبێت ینی بۆ شاچکە هاوشێوەی یەک نیم بەڵام من باوەڕم بە پرۆسەیە باوەڕم بە هەنگاوە من پێم وانییە سەرکەوتن چ لە بزنس چ لە ژیان بە شێوەیەکی کتوپڕ ڕووبدات بۆیە من پاڵپشتیەوە دەکەم هەنگاو کاتێک کە تۆ ئەزمون دروست دەکەی کاتێک کە تۆ لە ڕێگای پیجێکی سوشل میدیاکە کار دەکەی کۆمەڵی زانیاری فێر دەبی مەرزی نەجاحەت بێنی لەوانەیەکیت
لە هەنگاوی یەکەم سەرکەوتو نەبیت یان لە هەنگاوی دووەم سێم بەڵام بە بەرداوامبوون دەبێتەوەی کە ئەوەی کە تو نێتوەرکێک دروستکەی ئەزمونێک دروستکەی زیاتر تێبگەی لە بازارەکە لە پێداویستەکان تێبگەی ئەکیت هەنگاوی چوارەم و پێنجەم شەشەم لەوانێ احتیمالی سەرکەوتنی زۆر زیاترە. من تقریبا پرسیارەکانم تەواو یەخولەکیشم ماوە حەزەکە مەگەر پامێک هەبێت لەسەر بازارکردنی ئۆنلاین بیگەین و ئەگەنا دەگەڕێمەوە لای هاوکارانم لە سلێمانیە. ئەم بازاڕی ئۆنلاینی کە ئێستا هەستی پێ دەکەن لە گەشت سەردنێکی بەردەوامە من هانی ئەو دەدەم کە کۆمپانیەکان بتوانن بیکەنە خاڵی بەهێز و جیاکەرەوەی خۆیان لەگەڵ دامەزراوەکانی تر چۆن بتوان باشترین سرویس پێشکەشکەم بە شێوەیەک ئۆنلاین کە لە داهاتوو بێگومان ئەم جیلەی تازەش کە وردە دێت هەمووی ئاشنان بە ئینتەرنێت و با بڵێن بە ئەپلیکیشن و بە سوشەل میدیا کەواتە ئەوانەی کە فێرس موڤەرن یانوانەی کە پێشەنگن لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاریەکی کوالەتی بەرز بە شێوەی ئۆنلاین ئەمان دەکرێت حیسەیەکی سوقی یان مارکت پلیسێکی زۆر باشیان هەبێت لە داهاتوو. دەستە خۆش بێ مامۆستا زانیار جەبار زۆر سپاس ڕاوێژکاری پەرەپێدانی کار زۆر سپاس دەکەم. بەڵێ زەن و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان گفتوگویەکی کورت و پخود بوو لەسەر بازاڕی ئۆنلاین بۆ هیوای هەمومان بتوانین سوود بە شێوەیەکی باش لەم بازاڕێ ببین و کۆمپانیەکانیش خزمەت گوزاری زیاتر بکەن لەم بابەتەیە. دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر سپاس بۆ میوانەکەشی وەڵای ئایزان ناوڕێکمانەیە و دێنەوەلات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 0 411 71 برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنەماکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ.
ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بەساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینە. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دووبارە سڵاوتان لەوێت دەچینە بڕگەی لەگەڵ پامنێرانمان. سەرەتا دەچماولێر لای پامنێرمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش گرنگترین زانیاری و چالاکیەکانی ئەولێر چین؟ جەلال ئەسا من لە بەردیاوچنەوەی شاری هەولێرم وا بڕیارە ئەمڕۆ کەیسی مامۆستا بەدەل بەرواری و بەشێک لە دەستگیرکراوانی شاری دهۆک لێرە دادگایی بکرێن. لە ئێسادا مامۆستا بەدەل بەرواری و بەشێک لەو چاڵاکوانانەی کەوا دەستگیر کرابوون لە ژوورەوەن واتە لە دادگان دوێنێ وا بڕیار بوو دەنگۆیەک هەبوو کە ئەم دادگایە دوا دەخرێت بەهۆی هەندێک کاری ڕۆتینیەوە بەڵام ئەمڕۆ لەلایەن پارێزەرەکەیەوە پێم ڕاگەیەنراکەوە دادگایەکە بەردەوام دەبێت بۆ دادگایەکە بەڕێوە دەچێت. هیچ کێشەیەکیش لە بەڕێوەچوونی دادگایەکە نابێت. مامۆستا بەدەل بەرواری کە یەکێکە لە دەستگیرکراوانی شاری دهۆک ماوەی زیاتر لە ماوەی نزیک بە 6 مانگە دەستگیر کراوە تاوەکو ئێستا لە ڕابردوودا لە 3 کەیسی لەسەر هەبووە. کەیسی یەکەمیان بە 2 ملیۆن دینار سزادراوە ئەوە کەیسێکی تریشیان کە بە ناوی کۆکردنەوەی یاخود کۆکردنەوەی خەڵک و هاندان خەڵک بۆ ئەوەی گرتبوونەوە بکەن. ئەوەش لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان بەتایبەت ئەو کاتێکەوە کۆرۆنا دەنگۆی زۆری هەبوو یاخود زیانی زۆری هەبوو لەسەر تەندروستی وڵاتیان بە هۆیەوە دەستگیریان کردووە و تاوەکو ئێستا ئازاد نەکراوە. و من
لێرە بەشێک لە پارێزەرانی چوونەتە ژوورەوە ئێستا لە ناو دادگاییکردنەکەن و بەداخەوە ڕێگریان لە یەکێک لە پارێزەرەکانی کردووە بچێتە ژوورەوە. من دەمەوێت ئەم پارێزەرە وەربگرم و زیاتر لەگەڵی بدوێم و زانیاری زیاتر لە خۆیەوە وەربگرم. کاکەرێم ڕەفعەتم لەگەڵدایە. کاکەرم سڵاو لێبێت و بێتە ئێرە هۆکاری چی بوو ڕێگەیان نەدات جەنابەت بچیتە ژوورەوە و دادگاییەکە بەکوێ دەگات لە ئێستادا؟ وڵا وەکو ئەو پرسیارەی کە ئاراست کرد هۆکاری چی بوو، هیچ هۆکارێک نییە، هۆکاری یاسایی نچکە ئەوە بەردەم دادگای ئێستەنافی هەولێرە کەوا خەڵک دێ لێکوانە حەق و ناحەقی لێک دەکاتەوە، لێکوانە تاوانبار و بێتاوانێک دەکاتەوە، بەڵام هەر لە بەردەم ئەو دەستگایە کە تاوانبار بێتاوانێک دەکاتەوە ڕێگریان لەوەی کرد کەوا پارێزەرێک ڕێپێدراوە لە هەموو کەیسێکی ئامادەبی لە بەردەم دادگا، بەڵام ڕێگریان کەوە من ئامادەم و پارێزنامەی خۆم پێشکەشکەم لەسەر ئەو بریکاردارم کە لەو کێسە تۆمەتانی ئاراستە کراوە. هۆکارچی بۆ ڕێگریان نەتۆ کرد، یانی هیچ ڕێکارێکی قانونی هەبوو کە ڕێگری لێ بکەن؟ ئێمە دەبی برین وەکو هۆکاری یاسایی هیچ هۆکارێکی یاسایی نییە کەوا ڕێگریان بکرێتن و زایدە پێویستە سەرۆکی دادگای ئێستەنافی هەولێر بێتە خەت و جوابی ئەو پرسیارەی ئەو بداتەوە و سەرۆک سەندیگای پارێزانی کوردستان جوابی ئەو پرسیارە بداتەوە کە بۆچی نابێ من لە دادگاییکردنی ئەو کەیسانە ئامادە بم. زۆر باشە کاکەرێم، من دەپرسم مامۆستا بەدەل بەرواری و بەشێک لەو دەستگیر کراوانە بەتایبەت مامۆستا بەدەل بە چ مادەیەک دەستگیر کراوە و ئێستا دەنگۆکان لە سەریسی یاخود ئەگەرەکانی چین؟ ئێمە ئەو کەیسانە بەعام هەموو بە مادەی 156 کەوا ئەوانە هاوکارە دەرەوە گرتووە بۆ تێکدانی ناوەوە تر ئۆتۆمەتی ئاراستە کراوە، بەڵام من وەکو خۆم ئۆتۆمەتە بەڕەوا نابین لەبەرەوەی کە ئامادە نەبووم لە دادگایکردنەکە کەوا نەمتوانی ئەو پارێزنامەی خۆم پێشکەش بکەم، نەمتوانیوە کەوا ئەو تۆمەتانی ئاراستە کراوە لە ڕێی پرسیاری جواب بۆ داوا لە دادگا بکەم کەوا جوابی دقیقم بداتێ، ڕێگەم پێ نەدراوە ئامادە نەبووم کەوا بتوانم بزانم چی بە سەبەبێک ئەو کەسانە بە چ دەلیلێکی کە پزڕاستکرێتەوە ئەو کەسانە ئەو کاریان کردووە کە من لە دادگایکردنەکە ئامادە نەبم، تۆمەتەکە لەگەڵای من هەر تۆمەتە ساغ نابتەوە لەسەریان، بەڵام ئیتر خۆی پێویستە ئەمڕۆ دادوەری دادگای تاوان بە وردی سەیری دۆسێکە بکە، چونکە هەر کەسێک ئەگەر تۆمەتە شیوای بە سەدا ساغ دەکرێتەوە پێویستە ئەو ئەدلانەی کە لە بەردەمیتی قسەی لەسەر بکاتن، نەک ئەو وتانەی وەرگیراوە، چونکە مەلەچەند کێسی ڕابردوو بینیمان و سەربوتەکان چۆن وەرگیراوە چۆن وەرنەگیراوە. دەستان خۆش بێت، زۆر سپاس دەکەم کاکەرێم. بەڵێ کاکە جەلال من دەمەوێت سەبارەت بە پەراوی لێکۆڵینەوەکە کە دوای دەستگیرکردنی مامۆستا بەدەل پەڕایەکی لێکۆڵینەوەی بۆ کردوتەوە لە پەراوەکە نزیک بە 236 لاپەر دەبێت بەپێی پێشبینیەکان یاخود ئەوانەی کە پێش دەستپێکردنی دادگاییەکە پارێزەران و کەسە یاساییەکان شارەزاییان دەربارەی هەیە بە مادەی 156 لە یاسای سزادانی عێراقی ئەو مادەیەکەوە خەڵک هەندات بۆ تندوتیژی ئەو مادەیە دەگرێتەوەتە مادەی 156 لە یاسای سزادانی عێراقی ئەو مادەیە بەو مادەیە مامۆستا بەدەل و بەشێک لە دەستگیرکراوانی شاری دیهۆک دەستگیر کراون. بەڵێ جەلال ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە بەردەم دادگای هەڵچوونەوەی شاری هەولێر. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیام نێرمانی دریس لە شاری هەولێرەوە لەگەڵمان نابوویت. وڵای ئەزان ئەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لایەوە چین؟ شوان سڵاتان لێبێ بەیانیتان باش. ئەمڕۆ یادی نەخۆشی شێرپەنجەی مناڵە لە شاری سلێمانی. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی مەراسیمێک بەڕێوە دەچێت، لەو مەراسیمەدا بەشێکی تایبەت بە ینی نەخۆشانی مناڵی شێرپەنجە و توشبووی شێرپەنجەکان. دکتۆریات ئەگەر دکتۆریات زانیاری زیاتری لە وەرگم بەڕێبەری نەخۆشخانەی هیوایە. دکتۆر سڵاوت لێبێت، یادی نەخۆشی شێرپەنجەی مناڵە ئامارەکان چۆنن؟ مەترسیدارن، بەرز بوونەتەوە، کەم بوونەتەوە ئەمساڵ چۆنە؟ پێشەکی سوپاسدانەکەم 15 و هەموو ساڵێ لە جیاندا یادی با بڵێن ڕۆژی جیانی شێرپەنجەی مناڵە. مەبەست لە دانانی ئەم ڕۆژە چییە؟ ئەوەی گرنگە بەلامانەوە پەیامە بگەێنین کە یەکەم شێرپەنجە لە مناڵە یەکسان نییە بە مردن، دووەم زۆر موهیمە دەستنیشانکردنی پێشوەختە و لەبەرەوەی مناڵ ڕەنگە ئەگەر نیشانەکانی شێبێ زۆر جار خۆی نەتوانێت تعبیری لێ بکات، لەبەرەوە زۆر گرنگە ئێمە زۆربەی جار پەیامەکانمان بۆ دایکان و باوکان بێ کە پێیان بڵین چۆن بتوانن ئەو نیشانانەی کە پێشوەختەکە میشە لە ڕێگەی پرۆشول لە ڕێگەی ڕاگەیاندانەوە لە ڕێگەی پزیشکەکانمانەوانە کارمان لەسەرەوە کردووە و ئیمڕۆژ ئێمە کە لێرە کۆبووینەتەوانێ
تەنها ئەومان پێخۆشەکە ڕاستە زروفی کۆرۆنا لە زروفێکین کەمێک گۆڕانکاری لە ئامارەکان نەکراوە لەبەرەوە ناکرایمە بێگومان ئامارەکان کەمێک گۆڕانکاریەکە بەرەو بەرزبوونەوە ڕۆشتۆ ڕاستە کەمە بەڵام ئێمە مەترسیمان هەیە کە ئەمە زیاتر بڕە بۆیە هەمیشە داوامان لە هاوڵاتیان کردووەگەر تەنها توشبوویەکی بێ ڕۆژانە دەبێت هاوڵاتیان پابند بن بۆیە لێرە تەنها مەراسیمێکی سادە بۆ کردنەوەی بەشێکی نوێ بۆ لە نەخۆشخانەی هیوا کە زیاتر بۆ خزمەتکردنی مناڵانی توشبوانی شێرپەنجەیە بۆ پاڵپشتی زیاتری ئەوانێت چکە ئەوان چەندێک پێویستیان بە چارەسەری پزیشکیەوە نەشیان پێویستیان بە پاڵپشتی دەرونی و ڕوخساندنی جێوەیەکە بۆیان ئەوە پرسیاری من و زۆربەی خەڵکیشە ئەوەی کە تووشی شێرپەنجە بێت دەوترێت بەهۆی خواردنی خراپ و ژینگەوەیە بەڵام مناڵکە زۆرجار تازە لە دایکە بێت تووشی ئەم نەخۆشیە بێ ینی ئەمە هۆکارەکەی چی بۆچی لە مناڵانە مناڵ تووشی شێرپەنجە ئەتوان بڵێم زۆرینەی حاڵەتەکان لە مناڵانە ڕەبتی بە با بڵین جێنێتیکە واتە ویراسیە بێگومان تۆ ئەو دۆخی کە دایک و باوکەکەشی تێ تەسیری هەیە لەسەر ئەو مناڵە دەبێت لەبەرەوە بێگومان کە ئەماڵی خراپی ژینگە خراپی ئەتوان بڵێم نەبوونی شێوازێکی تەندروست لە ژیانە جۆ ئەو خواردنانی دەیخۆی کە شێوازێکی تەندروستی نەبێت بێگومان تۆ تەسیری لەسەر ئەو مناڵە هەبێت کە دەبێ ئەمەش تەسیری لەسەر مناڵەکە دروست دەکات و ئەوەش هەیە کە زۆربەی حاڵەتەکان لە مناڵە تا ئێستاوی بینراوە جێنێتیکە بەڵام ئێمە کە ئەڵی مناڵ بیرمان نەچێ لە یەک ڕۆژەوە تا خوار 18 ساڵ ئێمە هەر بە مناڵی دەداین لەبەرەوە ڕەنگە ژینگە تەسیریە بێ لەسەر کەسێک کە 7 ساڵش چەند ژمارە ئێمە کە باز لە ژمارە دەکەین تەنها و ئامارانە ڕدەگەینین کە نوێ بوون کە 1970 حاڵەتە بۆ لە ساڵی 2020دا کە بەڕاستی ئەم ئامارە تۆ بتێونەتەوە بەهۆی کۆرۆناوە هۆکار بۆ لە هەموو جیاندا کە تەشخیصکردنی شێرپەنجە و جۆرەکانی تری نەخۆشی تەخیر بوونیان عادەتەکانەوە بەڵام هێشتا بەراورد بۆ ژمارەکە زیاد دەکات بۆ ئێمە هەمیشە داوامان کردووە لە دایکان و باوکان کە هەر نیشانێکی بە گومانایی لە مناڵ ئاین بچووکترین شت تا زۆر جار دایکەکەی دەڵا لە مناڵەکە وڵا ساڵێکە وایە بەڵام ئەتر پاڕاستۆڵی ئێمە خۆی بەڵام تا ڕەنگە نیشانەیەک بێ بۆ جۆرە لە جۆرەکانی شێرپەنجەی خوێن کە باوترین شێرپەنجەیە لە ناو مناڵاندا لەبەرەوە من لێرە جارێک داوا دەکەم لەم ڕۆژەوە بێ پەیامی ئێمە ئەوە بێکە دەستنیشانکردنی پێشوەختە گرنگترین شتە و بەڕاستی شێرپەنجە یەکسان نیە بە مردن لە هیچ تەمەنێکە تەنانەت لە مناڵیشە. زۆر سپاس. ئەم بەشێک کە تایبەت کراوە بە مناڵانی توشبووی شێرپەنجە جەلال ینی بەشێکە بەشی یاری و ینی شوێنی وێنە کێشان و کۆمەڵێک شتی تری تایبەتە چالاکی مناڵانەیە کاوانەی تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن لێرە پێشەوە بەشەنە بۆ ئێستا کراوەتە لە نەخۆشخانەی هیواوە ئەوانەی کە توشبووی شێرپەنجە دەتوانێت دوای کە ینی پشکنینی خوێنیان بۆ دەکرێت بێن لێرە کاتێکی خۆش بەسەر بەرنیان ئەو یاریانی کە هەیە بتوانن یاری بەو لە عابانە بکەن کە لێرە لەم بەشەدا دانراوە بەڵام زۆر سپاس بۆ ئاوکارمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیارەکانت. بەڵازیزان لە سەر وەرگرتنی زانیاریەکان لە کەرکووک دەچینە لای پامێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت گرنگترین زانیاریەکانی کەرکووک چین. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام لە ڕۆژی پێنجشەمەوە قەدەغی هات و چۆجارێکی دیکە لە پارێزگاکانی عراق جگە لە هەرێمی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە دوو ڕۆژی ڕابردوو لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عراق 12 بڕیاری سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بەغداد بە سەرۆکایەتی مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق دەرکردووە. دیارە بڕیارەکان لە ڕۆژی پێنجشەمەوە سەرجەمیان دەچنە بواری جێبەجێکردنەوە یەکێ لەو بڕیارانەوەیە قەدەغی هاتوچۆ لە ڕۆژانی هەینی و شەمە و یەکشەمە قەدەغی هاتوچۆی تەواوەتی دەبێت لە ڕۆژانی دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەم قەدەغی هاتوچۆ لە کاتژمێر 8 ئێوارە بۆ کاتژمێر 5 بەیانی دەست پێ دەکات. ئەمە لەلایەکی دیکە و کەسانەی کە لە ناو ئۆتۆمبیل و لە شوێنە گشتەکان دەمامک نابەستن ئەوانە بە 25,000 دینار غەرامە دەکرێن. بڕیارەکانی لیژنەی باڵای سەلامەتی تەندروستی نیشتیمانی عراقی لە ڕۆژی پێنجشەمەوەکو باسم کرد دەچێتە بواری جێبەجێکردنەوە. قوتابخانەکانی عێراق سەرجەمدا دەخرێن بۆ ماوەی 2 هەفتە. ئەمە لە کاتێکدایە کە بڕیار بوو 20 مانگ تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ لە عراق بەڕێوە بچێ بەڵام ئەم بڕیارە وای کردووە کە ئەو تاقیکردنەوانەی کە بڕیار بوو بەڕێوە بچێت سەرجەمیان دوا دەخرێت تەنها ڕێنمایی دراوە بە قوتابخانەکان کە ئەو تاقیکردنەوانەی مانگانن ئەو تاقیکردنەوانە ئەنجام درێن نەک بڕیارەکانی لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عراق درێژ بکرێتەوە لەبەرەوەی لە گەڵ هەر بڕیارێکدا کە دراوە لە نێو ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی باڵاکە داوێتی لەگەڵیان نووسراوە بۆی هەیە ئەو بڕیارانە درێژ بکرێتەوە واتە بۆی هەیە قەدەغی هاتوچۆ بۆی هەیە خوێندن لە 2 هەفتە زیاتر قوتابخانەکان دابخرێ
هەموو ئەم بڕیارانە لە ڕۆژانی ئایندە چێتە بواری جێبەجێکردنەوە و وەزارەتی ناوخۆ و هێزە ئەمنیەکان ڕاست پێدراون بە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە لە بەغدادەوە دەرکراوە تایبەت بە قەدەغی هاتوچۆ لای عێراق. زۆر باشە چیا سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆی کە لە کەرکووکەوە لەگەڵمان نابوویت. بەڵێ ئەزان هاوکارمان سامان نازانم جەلال دیارە بەڵێ لە دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە. سامان ئەگەر گوێت لێمانە سڵاوت لێبێ بەیانیت باش، وەزعی هەڵەبجە چۆنە، زانیارەکانی ڕۆژ لای تۆ چین؟ بەڵێ دیارە دەنگی من هێشتا ناگاتە لای هاوکارمان سامان دووبارە سڵاوت لێبێ بەیانیت باش، زانیارەکانی ڕۆژ لای تۆ چین؟ ساوکاتی کە سامان ئامادە دەبێت شوانە دەچینە سەر باسوخواسێکی تەوەری یەکەم، تەوەری دووەمی پەیامی ڕۆژ ببورن. دیارە تەوەری دووەم میوانێکمان لە دۆهەکەوە دەبێت لەسەر گرنگیدان یا گرنگی دڵسۆزی و بەخەمەوە بوون بۆ دەوروبەرەکانمان، چ لە شوێنی کاربین، چ لە ماڵەوە بین، چ لەگەڵ هاوڕێکانمانە بین، کە میوانێکی تایبەتمان دەبێت ڕانەری گەشتەپێدانی مرۆیە لەسەرەوە قسە دەکەین کایە دڵسۆزی و بەخەمەوە بوون بۆ کار، بۆ ماڵەوە بە هاوڕێکانمان بە چیمان دەست دەکەوێت تێیدا کە دوای وەرگرتنی سامان دەچینە لایەوتەوەرە. بەڵام ئێستا دەگەڕێنەوە هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتاح. سامان سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش، گرنگترین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ بەڵێ جەلال سڵاتان لێبێت، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە ئامادەکاریەکرێ بۆ 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە لە ئێستادا ئامادەکاریەکان دەستی پێکردووە وردە بەڕێوەبەراتی شەهیدان و فەڵکراوانی هەڵەبجە بەرپرسانی هەڵەبجە ئامادەکاریەکەن بۆی کە بە شێوەیەکی نیمچە فەرمی یادی 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە. دیارە یادەکە جیاواز دەبێت لە ساڵانی پێشووتر. من چەند خولێکێک لەگەڵ بەڕێوەبەری شەهیدان و فەڵکراوانی هەڵەبجە قسە دەکەم و زانیاری وەردەگرم دەربارەوەی کە یادەکەم ساڵ چۆن بەڕێوە دەچێت. مامۆستا کەمەرانەگەر بێن ئێرەوە سوپاسانەکەم. یادی 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەم ساڵ چۆن بەڕێوەچێت داواشتان کردو لۆگۆیکی تایبەت بۆ 33مین ساڵیاد ئامادە بکرێت لەلایەن کەسانی دیزاینەرەوە مەرجەکانی و بابەتە چۆن فەرموو. دیارە بەخێر بێن ئەم ساڵ 33 ساڵ تێ پەڕێ لەسەر کیمیابارانی هەڵەبجە. دیارە ساڵانی ڕابردوو بە شێوازی جۆراجۆر یادی کیمیابارانی هەڵەبجە کراوەتەوە بەداخەوە ساڵی پار بەهۆی کەرەنتینەوە و ئەوەی کە ڕێگەی هاتوچۆ یاخود جوڵە لە ناو شارە وەسا نەمانتوانی وەکو پێویست ئەو یادە بکەینەوە. بەڵام ئەمساڵ ئومێدەکەم بتوانین لە پار قۆناغێک بچینەوە پێشەوە، چونکە تا ئێستا مەرجی 100% تەندروستی نییە بەوەی کە ئێمە بتوانین کۆڕووکۆبوونەوە لە ناو هۆڵێکە یاخود لە قاعەیەکە بکەین ئەو تەجەموع زۆری کە ساڵانی ڕابردوو هەبووە بیکەین و ئەو خەڵکانیش کە لە دەرەوەی وڵاتنیە وەکو بوونیۆنەری قۆنسڵ و سەفیری وڵاتانی کە دیارە خۆتەزانی تەئسیر لە زۆربەی زۆری ئەو وڵاتانە هەر کەرەنتینە هەیە، خەڵک ناتوانێت بێتە دەرەوە یاخود بەشداری و مەراسیمانە بکە. بەڵام ئێمە دوجار بەردەوامین دەوەی کە یادی شانزەی سێ ناهێڵین بمرێ ئەبێ ئەو یادە بکرێتەوە. ناڵێم 100% حەقی پێویستی پێدەین، بەڵام ئەم ساڵ ئومێد دەکەم بتوانین بە شێوازێکی شایستە قسم لە پارێزگا بە سەرپەرشتی بەڕێزجەنابی پارێزگا دوو کۆبوونەوەمان کردووە لەگەڵ ڕێکخراوەکانە دانیشتوین ڕێکخراوەکانی تایبەت بە کەسوکاری شەیدان خۆش دیار بێ. ئیشەڵا ئومێد دەکەین لەم هەفتەی ئایندا بتوانین سەرجەم ڕێکخراوەکانەوەی کە ئامادەیان تەیە کە هاوکاریمان بکەن کۆبوونێکی گشتگیری بکەین کە میکانیزمی یادەکە ئیعلان بکەین بۆ هەموو لایەک. بەنسبەت دیزایانی ئەو لۆگۆ دیارە هەموو ساڵێک لۆگۆیکی تایبەت دروستەکرێ بۆ یادی شانزیسی. ئێمە پێمان خۆش بوو چەند دیزاینەرێ یاخود چەند هونەرمەندێک زیاتر بەشدار بنەوەی کە لە ناو چەند لۆگۆیەکە لۆگەیەکی شایستە بە یادی ئەم ساڵ دابنین. نووسراومان ئاڕاستی وەزارەت کردووە بۆ دابینکردنی بودجەی پێویست بۆ یادەکە. بەنسبەت ئەوەی کە وەسعی کۆرۆنا لە
ئارایە ئومێد دەکەین تا ئەو کاتە وەزع بەرەو باشتر بڕات و خەڵک بەشداری زیاتر بێ بەڵام بەنگهێشتنامەی ڕسمیمان بۆ هیچ شوێنێک نییە و دانان لەسەر کورسی و ڕیزبەندی ئەومانی ئومێد دەگەین هەمووی ئەو خەڵکانیەنە ئەوێ لانی کەم سعاتێک ساعتونیەک ببەخشن بە هەڵەبجەوەی کە هەمووی بە پێوە بێ و ڕێزێک بۆ ئەو کارە سات و قوربانیانە بۆیە ئەمساڵ هەموو کەس بێ خۆی بە خاوەنی هەڵەبجە بزانێ ئێمە دەرگامان کراوەتەوە هەڵەبجە مڵکی تەنها کۆمەڵی خەڵک وە شارێک و شوێنێک نییە مڵکی هەموو خەڵکی کوردستان و ناسنامەی مەزلومێتی هەموو ئینسانەکانە و ئینسان زوڵم لێکراوانەیە لەسەر ئاسی گۆی زەوی بەڵام بە تایبەتی ناسنامەی مەزلومێتی گەری کوردە. بەڵێ جەلال دیارە ئەم ساڵ سیمین ساڵاتێکی مەبارانی هەڵەبجە بەڕێوە دەچێت بەڵام هیچ وەکو بەڕێوەبەری شەیدان فالکراوانی هەڵەبجە ئاماژەی بۆ کریستە جەموع و کۆبوونەوەیەک و قەرەباڵخێک لە ناو وڵەکانە ئەنجام نادرێ و بانگشتی فەرمی بوو هیچ کونسڵ و نوێنەری وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بواری مافەکانی مرۆڤ نانێرێت تەنیا بەپێی زانیاریەکان لە مەزاری شەیدان مەراسیمێکی نیمچە فەرمیەکرێتەوە بەرپرسانی هەڵەبجە و پارێزگاری هەڵەبجە لەوێ ئامادە دەبن بە ئامادەبوونی نوێنەری بە ئامادەبوونی کەسوکاری شەیدان لەوێ هەر کەس دێت بۆ هەڵەبجە وەک بەڕێوەبەری شەیدان ئاماژەی بۆ کرد ئەم ساڵ دەبێ سیمین ساڵاتی کیمابارانی هەڵەبجە و کەسێک خۆی بە خاوەنی دۆسیەکە بزانێ لە مەزاری شەیدان تاجگوڵنیشدا دەنرێت بەڵام جیاواز لە ساڵانی ڕابردووتر نیمچە فەرمی دەبێ و هیچ کەسێ بانگێژ ناکرێ بۆ ماوەی چەند ڕۆژێک لەلایەن بەڕێوەبەرایەتە گشتەکانەوە میان چالاکی تایبەت بەخۆیانەوێت لە ڕۆژانی 16 و ڕۆژانی دواتریش بە چالاکی جۆراوجۆر بایادی سیمین ساڵاتی کیمابارانی هەڵەبجەوە ئەم ساڵ بڕیارە 16 سیادەکە بکرێتەوە بەرزرا بگیرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کرد لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. بڵێ ئازان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین لەسەر پێشانگایەکی شێوەکاریە لە پارێزگای هەڵەبجە بینەریەوە ڤیدیۆ دەبین. لێرەدا کۆمەڵێک هونەرمەند لە چەند شارێکی کوردستانەوە لە زاخۆ لە کەرکووک لە هەڵەبجە لە سلێمانی لە خانەقین کارەکانی خوان لێرە نمایش کردووە هەر یەکە و ڕوئیا و دیدی جیاوازی هەیە بۆ کاری سروشت ئەبینیت بە بەرهەمەکان ئەحجامەکانیان جیاوازە تەکنیکیان جیاوازە لە لای هەندێکیان مەسەلەن بە بۆی ڕۆنی کراوە لای هەندێکیان بە بۆی ئاوی کراوە پەپاستیل کراوە ئەمە ئەوە پیشانەیە و ئەمەش بەسمانەکە تەکنیکی جیاواز پیشان بین لە کاری سروشتا لای هونەرمەندەکان ئەم جۆرە چالاکیانە پاڵنەرێکە بۆ ئەوەی بۆ داهاتوو چەندین چالاکی تر بکرێت و هونەرمەندان کە ئێستا دێرە ئامادەن لەم هۆڵەدان لەگەڵ هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست بکرەوە گفتوگۆ ئاڵوگۆڕی ڕاکان بکەن باشە قسە لەسەر ڕخنەی هونەری بکەن بۆی بۆ داهاتوو ئەو پەیوەندیە بەردەوام بێت. خۆی لە شاری سلێمانی بە 8 تابلۆ بوو بەڵام کە هاتی نێرە لە بەروی قاعەکە بچووک بوو ئێکی بە 2 تابلۆ 3 تابلۆ بەشداریمان کردووە من بە 2 تابلۆی قەبارە جیاواز بەشداریم کردووە بە بۆی زەیدکارەکەم طبعا کردنەوەی ئەم پێشەنگایانە لە شارێکی وەکو هەڵەبجە زۆر سەرورە چونکە هیچ شتێک وەکو نیە تۆ بە حەی لەوحەکان ببینی زۆربەی تابلۆگانیش لەناو شاری هەڵەبجە کراوە من هەردووکیانمی ناو شاری هەڵەبجەیەکیان دەر ئەرخەوانەکانی سەر قەبرستانەکانە ئەوەی تریان دارهەنارەکانی هەڵەبجەیە. والله ڕاستەکەی ئەوەی ئەما بەسێتەوە بەیەکەوە هەمووی تابلوێە شێوەکاران بە تایبەتی ئێسامە تقریبان چوارپێنج شاری کوردستانە بەشداریمان کردووە بەڕۆحەتی هونەرەوە هەمووی بۆ سروشت ئیشمان کردووە تابلۆکان زیاتر تا بڵین سروشتین پێویستن ئەم کارانە پێویستن ڕاستەکەی پێویستن نەبچڕین لە یەک هەموو شارەکان بە تایبەتی شارەکان کوردیەکانمان ئێستا لەسەر ئاسی عێراقیشە ڕۆحەتێک هاتوۆتە پێشەوانێ کە کار ئەکەن کار بۆ گەشە پێدانی هونەرەکەن بۆی نەمرێت لەو مردنە ڕزگار ببێت بارودۆخێک هاو هونەر خەریب و ئەمرد ئێستا پێویستە گرنگی پێ بدێتوانێ ئەوەی کۆمانەکاتەوە هونەرە ڕۆحە جوانەکەی هونەرە.
بەڵازیزان دیارە تەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دڵسۆزی و بەخەمەوە بوون بۆ دەوروبەرەکەت بابزانین دڵسۆزی و بەخەمەوە بوون لە ژینگەی کار و لە ماڵەوە بۆ هاوڕێکانت چیت پێدەبەخشێ تاو کاتێکە میوانەکەم ئامادە دەبێشوانە دەمێ ئەم پرسیارە من لە تۆی بپرسم دڵسۆزی و بەخەمەوە بوون لە دەوروبەرەکەت چیت پێدەبەخشێت جەلال وجدانە زۆر ئاسوودە بێت مرۆڤ کە دڵسۆز بوو یان کە شتێکی بۆ خۆی ویست و بۆ بەرامبەرەکەشی هەمان شتی ویست کە ئێمە بڕیار بێ موسڵمان بین دەبێ پێڕەوکاری ڕێنمایی و پەیامەکانی پێشەوای ئەم ئیدعایی نەبین لە کاتێک کاڵێ شتێک بۆ خۆت پێت خۆش بێ و بەرامبەرەکەشت پێت خۆش ئێمە لە دڵسۆزیەوە سەرچاواگرێ چۆن خۆم پێم خۆش بێ ئاسوودە بم ئارام بم وەروەها بە دڵسۆزی ئیشێک بم بە هەمان شێوەش بۆ بەرامبەرەکەشم وابووم لە کۆتاییا ویژدانم ئاسوودا بێ پێم وا بێ هەر کۆمەڵگایەک هەر کەسێک ویژدانیشی ئاسوودە بوو ئاسوودەژەژی ئاسوودەش بەردەوامە بێ و ترۆپکی چێژ لەم ژیانەیە ئاسوودەیە باش هەموو لە ویژدانێکی ئاسوودەوە زۆر جارانی کە لە شوێنێکی کارکردنە دڵسۆزن دەبینی زۆریش بە جۆرە جۆرەکان ئازارە درێن یا ڕاست خۆی دەقیقەکە ئەو ئامانجەکە ئەوەیە زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێ هەر کەسێک دڵسۆز و شوێنی نابێتەوە دەرەکرێ ڕەخنەی لێگرێ بۆ بربەستی بۆ دروزەکرێ لە کارەکەی لا دەدرێ بۆچی چونکە ژینگەیەک دروست بووە ژینگەکە کاتێک کەدۆ بە دڵسۆزی دەچیتە ناوی تۆ لێرە نامۆیت یعنی هەموو بەرامبەرەکانی تۆ هەموو دەوروبەرەکەی تۆ ئەمەی تۆی قبول نییە هەر ئەم ڕێگریکردنە لێت فیدباکێکە کە تۆ هەر بەڕاستی دڵسۆزی ڕازگۆی من ئەگەر دڵسۆزم بۆ خۆم دڵسۆزم ینی لە پێش هەموو شتێک ئابێ مرۆڤ بیر لەوە بکاتەوە کە کارێک بە دڵسۆزیە کات ئامانجەکە ئاسوودەکردنی ویژدانی خۆی و بیرکردنەوەی خۆی و خودای خۆی بێ نەوەگەوەی پێم بڵێن فلان کەس دڵسۆزە یا فلان کەس باشە کە ئەم فکرێ دروست بوو کۆمەلگا هەمووی بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بۆ ئاسوودەکردنی ویژدانی خۆیان لە هەموو بارێکە لە شۆفێریکردنا لە مامەڵە لەگەڵ دراوسەیە لە نان خواردنە لە کەم مەسرەفیە لە زیاد مەسرەفیە لە گەڕان هەموو شتێکت بە ئینساف و بە ویژدانەوە کرد و بە دڵسۆزی کردێ کاتێک گەزانی ژینگە پاگە بێتەوە مەسروفات کەمە بێتەوە کوشتن و تاوان لا نامێنێ بازاڕەکان هێورە بنەوە دوکاندارێک ڕەنگە گە سیعرەکانی بە ئینسافەوە دابنێ کەمترین کێشە دروسە بێت یعنی دەبینی ئێستاکە چۆن یعنی نازان وەختی میوانەکەشمانەگرین بەم شێوەیە بەڵام بە ئەوە بڵێم کۆمەڵگای ئێمە تەنها بەداخەوە جاران ئێمە حەزارەتێکمان هەبوو ئەم حەزارەتە مادی و معنەویش هەیە بوو ئێستا بەس معنەویەکەی ماوەتەوە ڕێز و بەدەمەوە یەک بوون و هەرەوەزی و با بڵێن هاوکاریکردنی یەک و ئەمانە هێشتا لە کۆمەڵگای کوردی ماونەتەوە ئێستاکەش گرفتێکە دەبێت ڕەنگە دەیان کەس پشتت بگرێ بەڵام زۆر کللتور و زۆر کاریتر هاتوون لەگەڵ ئەم تەکنۆلۆژیایە بۆ ناومان بێ ئەوەی خۆمان ئامادە بکەین بۆ بەکارهێنانی ئەم جۆرە لە فۆرمی تریژیان سەرمان لێ شێواوە یعنی ئێستا دڵسۆزی وەکوی ئەڵێن بە جۆرێک لە کامڵ نەبوو یاخۆت هەرڵ پێ دەڵێن گێلە ینی بۆ کەی دەکەی ینی بۆ لەسەر هەمان قسە زۆر جار کە دڵسۆزیەکی زۆر بە خەرجەدەی دەوروبەرەکەت خەڵکانێکن سارد دەکەنەوە بەم قسێ دەڵێ بۆ کێ دەکەی تۆژۆکو ئەوەیەک تەنیشتە تۆژۆکو ئەوانی دیکە بێ یا بە جۆرە لە جۆرەکان چەکی ڕوبەڕبوونەوەی ئەم جۆرە ساردکردنەوەیە دەبێت چی بێت خۆی من دەمەوێت شتێک بڵێم جاران ئەگەر مرۆڤ ئیتر زۆر زۆری بۆ بەهاتایە تەنگاویان کردایە یانەها دەڵێت دەگیرێ ئەزیەتیانەدا اینجا درۆیەکی دەکرد واتە ئیتر لە خراپترین حاڵەتە اینجا درۆیەکی دەکرد هەمیشە ڕاستەکەی دەوت بەڵام ئێستاکە هەمومان تەواو زۆرمان بۆ نەیە ڕاستەکە ناڵین هەر هەمووی لەگەڵ خۆشمانە یعنی پێش هەموو شتێک تامان کە من لەگەڵ خۆم درۆم کرد لەگەڵ خۆم ڕازگۆ نەبووم چۆن نتوانم لەگەڵ دەوروبەرەکەم ڕازگۆ بووم ئەمە پەروەردەکەمانە یعنی کێشەکە لەوەیە مناڵێک کە چێتە قوتابخانە پێش ئەوەی فێری ئەوەی بکێ بنووسێ دارا یا بنووسێ زۆراب یان ئەو فۆرمە کۆنانەی کێمە لە قوتابخانە هەبووین دەبێ فێری بکەی چۆن مامەڵە بکات چۆن ڕازگۆ بێت چۆن بڕێگایە بڕوا چۆن ڕێز لە بەرامبەرەکەی بگرێ یعنی پەروەردەکەمان نەماوە جاران لە ناو پاس سوارە بوویت ئەگەر ئافرەتێکی بەتەمان پیاوێکی بەتەمان یاخود لە خۆت گەورەتر گەنج لە خۆ گەورەتر بهاتی تایە ینی من دەیان جارە حاڵەتەم بینیوە زیاتر لە 5 گەنج لە یەک کاتە هەڵدەسانەوە بۆی خاتونێک یاخود بۆی پیاوێکی بەتەمان لە شوێنەکەی دانیشێت
یعنی ئێستاکە ئەگەر نەک پیاوی پیری نەک خاتوونی دووگیان نەوەک کچێکی گەنج یا هەر تەمەنێک بچێتە ناو پاسەوە نەک هەر هەڵناسنەوە ئسلوبی دانیشتەکەشیان ئەوە ناشرینە میسان شەرم دەکات بۆچی خۆم گەنجە گوناهی نیە وا پەروەردەکراوە یان فۆرمێکی پێدراوە دەبێ وا بکە یعنی تۆ بۆ ئەنێ مشکلەکەی ئێمە لەوەیە هەنێ شتێ ئیشی شەخص نییە ڕەنگە من بتوانم کاریگەریم لەسەر تۆ یا بە پێچوانەوە بەڕێستان لەسەر من و گریمان لەو کۆمەلگایە ئێمە توانیمان 100 کەس 200 کەس نا 1000 کەس کاکە 10,000مان کۆنتترۆل کرد توانیمان پەروەردەیەکی جوانی بکەین ڕێک و پێک بێ بەڵام ئەمە بە ئیشی موەسسیە ئەبێت دەوڵەت بیکا لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە لە ڕێگەی وەزارەتی بکرێتە منهج بەڵێ ئەبێ بکرێتە منهج مشکلی ئێمە لە کوردستان نمونەی کە تۆ شوانە تەبەن بۆ حکمی ئاوارەی لە هەشتا ئێمە بەشێک لە خوێندنمان لە ئێران خوێندووە لە منهجی تعاملە کۆمەڵایەتیەکان لە دەرسی کۆمەڵایەتی ئێرانە هەبوو کە لە ناو پاسایت کەسێک دێ لە خۆت گەورەتر هەڵسەرەوەی باو دانیشێ یعنی ئەمە بە منهجی خوێندن هەبوو بەڵام نازان باوەڕ ینی ئامانجەکە زۆر گرنگە پەروەردە کە وڵاتێک بتەوێت بناغەیەکی باشێ بێت چونکە ئەبێ ئمە تۆزێک دووربین بین ئەو مناڵی هەر ئەمڕۆ ئێستاکە لە دایکە بێت 20 ساڵی تر گەنجێکی 20 ساڵە 30 ساڵی تر ئیتر کارکتەرێکی ڕەنگە سیاسی وەرزشی پزیشکی مێژووی ئابووری اقتصادی ئەم وڵاتەیە ئێتۆ لە ئێستاکەوە بیر لەوە پەروەردەکردنی نەکەیتەوە لە ینی تۆ تەماشای ژینگەی کوردستان بکە تامان ژینگەی کوردستان ژینگەیەکی زۆر بەهێز و زۆر بەقوتە دەنا ئەو مامەڵەی ئێمەی هاوڵاتی کوردستان بەرامبەر ژینگەی هەرێمی کوردستان دەیکەین ئەگەر ژینگەکەمان ژینگەیەکی بەهێز و باش نەبووە هەرزوو وێرانمان کردبوو تەنها ینی دەرفەتێکی باشە ینی جەلال ئێمە ئەمە شەڵام دوو ڕۆژە زۆر خۆرەتە هەڕەڵی بەهارە خەڵکیە چێتە دەشت و دەر و سەیرانەکە تەنها بە قەراخی جادەکانە با بڕۆین بەڕاستی ئەگەر ویژدان هەبێ ئەگەر دڵسۆز بین بۆ دەوروبەری خۆمان شەرم ناکەی لەو خەراخی جادانە چەند هەزار پارچە پاشماوەی خۆراک و عەلاگە و لایلۆن و قوتو یعنی بۆچی ئەبێ وا بکەین یعنی ئێمە فێر نەکراوین لەگەڵ خۆمانە عەلاگەیەک بەرین و لاستیکێک بەرین و شەخەڵەکەی تێکین یعنی زۆر بابەتەکان زۆرن شوانە با منێک پرسیار بکەم لە گەنجێک کە دێتە ناو ئیدی کار و بار و دەرەوەی ماڵەکەی و زانکۆی تاگوت دەیبێتە ناو کار و بارەوە لە هەموو شوێنێک دەزانین خەڵکی دڵسۆزەیەوە بە هەماشەوە خەڵکی کەم تەرخەمیشەیە ئەم گەنجە کاتێ دێتە ناو موەسسەیەکەوە دەیەوێت ئیشکا زۆر بە دڵسۆزی ئیشەکە باشە جگە لە دڵسۆزیەکە کە ئەرکی واجباتی مرۆڤە چی پێویستە هەیبێ لە نمونە دڵفراوانیەکە بۆی کە سارد نەبێتەوە سێری من نەکا سێری ئەو نەکە لە تەنیشتی کە دڵسۆزین ئەمیش سارد نەبێتەوە بە تایبەتی هاندان بۆ ساردبوونەوەی زیاترە خۆی جەلال هەموو شتێکە بێ ئامانج دەبێت تۆ چیتە شوێنێکەوە دامەزراوەیەکەوە ئیشتەکەی ئامانج دەوێت لەوێ خۆت پێبگەینی ویژدانی خۆداسو دەبێ سەرکەوتوبی کە تۆ ئەوە ئیرادەیەکی بەهێزت هەبێ ئەم ئیرادێش دەخۆ لە خۆی و دروست نابێ بێ پیدا پەروەردەیەکی جوانی لە پشتەوە بێ یان باوەڕ و ئایدیایەکی فکری ئاینی لە پشتەوە بێ یان یاسا و زەختێکی لە پشتەوە بێ کۆمەڵک پێوەەر هەیە زۆر جار مرۆڤ هەیە زۆر ڕازگۆیە و بە ئاسانی شەکەیەکە بەڵام نابێرە ڕازگۆکەی لە بەرەوەی کامێری چاودێری لەسرە دەناگەر زۆر جار نوکتەیە لە هەنێ شوێن هەیە ڕەنگە لە ڕووی پێشکەوتنەوە زۆر پێشکەوت و مەڵام کارەباکە ببڕێ کامێرە چاودێریەکان نەمێنن زۆر شتەکەن کە لە ڕاستیان ناتوانن بیکەن چونکە ناشیکەن و بەس ناوێرن بەڵام هەیە نا ئیرادەکەی ویژدانەکەی شتێکی تر ئەخلاقەکەی پەروەردەکەی چکە بەڕای من ڕاستە لە کۆمەلگای کوردی ئاین پێوەرێکی باشە یاخود سەبەبێکی باشە هۆکارێکی گرنگە بۆەوەی مرۆڤ لە هەنێک هەڵە و تاوان بە دوور بگرێ بەڵام ئێمە ئەبێ پێش ئاینیش پەروەردە بەکاربێنینەوە ئەیکە کەسێک باوەڕی بە ئاین نەبوو ئیترە بێ هەموو دەستکراوە بێ بۆ هەموو جۆرە تاوانێک نابێ بەو بڵین دزیکردن هەر خراپە جائیدی تۆ ئیسلام پێت بڵێ مەسیح پێت بڵێ یان پێش دەڵێن ئەمە شتێکی باش نیە واتە تۆ بێت پەروەردەکە فێری خەڵکی بکەین کە پەروەردەیەکی باشت هەبوو و هەروەها ئیرادەیەکی باشت هەبوو و ترست لە خوددا هەبوو ئەگەریش خوداپەرستنی ویژدانێکی باشت هەبوو و فێر کرابی ئەمە خراپە ئەمە خراپ نییە ئیدی بەهێزە بی براوەبی بە هەر پێت بڵێن بۆ کێیەکەی بۆچیەکەی ڕێگریت لێ بکەن کورە تۆ وەکو فڵان کەس چی داوە لەمە تۆژیشی خۆت کە و کاتەکە بگژە و نازانم بە کەڕچووکاڵی بیکە و ئەمانە هەموو پێوەرن هەموو هۆکارن ئیدی تۆش مرۆڤی تەسیرت لەیەکە یعنی بۆچی هاوڕێکەت کەمتر زیاتر مەسەن پارەی دەشتەیە کە ئەشی کەمترەکە دەیان شتی تر هەموو قسانوالەکەن سارد بیتەوە ئێگەر تۆ پەروەردەیەکی جوانت هەبێ ئیرادەیەکی باشت هەبێ ئەگەر باوەڕدار بێەوە باشتر باوەڕدار نەبی بە پەروەردەیەکی جوان و ویژدانێکی ئاسوودەوە لە ناو کارەکەت بی ئێوێگومان سەرکەوتووە بی یعنی بۆ ئەوان وەکو من بن
بۆ من وەکووان من باوان وا لە خۆم بکەم وەکو من هەر هیچ ناتوانم هەموو کۆمەڵگاوالیەکەم با چوار دەورەکەی خۆم بتوانم تەسیرێکی لەسەر کێنەگەر هەر کەسێک لە جێگەی خۆیەوە بکە خۆ بەداخەوە حکوومەتی کوردی و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوەی لایەن گرنگ نەبێ پەروەردەیە ئەوەی ئامانجان بێ بیرروخێن و بیتوێنەوە وێرانی بکەن پەروەردەیە و ئەوانەشی کە قرارە پەروەردەکار بن کەرجیلی مامۆستان ڕۆژانە خۆمان دەبینین مامۆستا ینی شەرم دەکەین هیچ نەماوە بەرامبەر بە مامۆستا نەکرێت لە بڕینی موچە لە فەسڵکردنیان لە دەربەتکردنیان لە شەختێڵدانیان ینی بەداخەوە زۆر باشە شوانە سپاس دەکەم بینەرانی عزیز بەداوای لێبڕنەوە دیارە بۆ هی گرفتێکەوە ناتوانین تەوەری دووەم درێژە پێ بێن بچین لای میوانەکەمان لە دووەکەوە بەڵام پێش کۆتاییاتنی بەرنامەکە دەچینە لای بەرەمێکی هونەرمەند سامی یوسف و گوێ لێ دەگرین و دێنەوە لاتەن. بەڵێ بینەرانی عزیز سپاس بۆ هاوکارانمان لە کۆنتترۆل بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ سپاس بۆی وەش کە تا ئێستاکە بینەرمان بوون بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ ماڵتان ئاوە.